نەبوونی شوێنێکی تایبەت بۆ ئەو کەسانەی کە ئۆڤڕۆ دەکەن بۆتە گرفت بۆ گوندنشینانی دەوروبەری قەزای پێنجێن، چونکە لە زۆربەی شوێنەکان ئەو کەسانە ئەچن بەسەر شاخەکانە سەرەکەون و لە وەرگاکانیان تێگاوە. نەبوونی شوێنێکی تایبەت بۆ بە گرفت. لە لایەکی دیکەشەوە پرۆژەی پێنجۆن شاری فێربوون ئەویان پێڕاگەیاندین کە هەوڵەدەن لە دوای مانگی ڕەمەزانەوە شوێنێکی تایبەت بۆ ئەم کەسانە دیاری بکەن و ژینگە پارێزیش داوا ئەکەن کە شوێنێکی تایبەتیان هەبێ و ژینگەی گشتی دەوروبەری پێنجێن ناشرین نەکەن و تێکی نەدەن. ئێمە وەکو ڕێکخراوی ملەکەوە بۆ پاراستنی ژینگە داوامان لە هاوڵاتیان و بەرپرسانی حکومەت هەیە کە تکایە ڕێچاوی پاراستنی ژینگە و ناوچەکانمان بکەن. ئێمە پەروەردەی ئەم خاکەین لە باوە باپیرانمانەوە فێرکراوین ئەم خاکە بپارێزین، خزمەتی پێ بکەین لەبەرەوەی کۆمەڵێک سایقی بەڕێز هەساون بە ڕێخستنی کۆمەڵێک یاری و خولیای خۆیان دەستیان خۆش بێن خولیانە باشن، بەڵام بە شێوەیەکی نیزامی و جوان بێت حکومەتیش کارێکیان بۆ بکە، ئیشەکەیان بۆ دروست بکات و ڕێکی بخات لە چوارچێوەیەکی سنووردارا بێ، نەکو هەموو ناوچەکان و شاخەکانمان وێران بکەن و وەکو ئەو مەنتیقەیەکەی بینی هەموو شانەکان و هەر ڕۆژەی یاوەکو هەر مانگەی ڕووبکەنە شوێنێک و ناوچەکە ئەبێتە لە ناوچوون و تیاچوونی ژینگە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی بۆ سەیران و گەشت و گوزار هەرە و سایقە بە ڕێزانە ڕەنگە لە هەندێک کاتی ترا خۆیان بەهاران بێنەوە لێرە سەیران بکەن، سەیری و ناوچەکەی سەوزایی پێوە نییە، دارەکانی وێران بوون. ئیتر سوپاسانەکەم و ژینگەش سنووری نییە بۆ هەمومانە. ئێمە وەک دانیشتوانی سنووری قەزای پێنجێن داواکارین لە حکومەت و ویلایەتنی پەیوەندیدار کە شوێنێکی گونجاو بۆ بەڕێزانە بدۆزێتەوە کە ئەو جۆرە نمایشانە دەکەن هەموو ساڵێک ناکرێت ببنە هۆی لە ناوچوونی سروشتی ئەم ناوچەیە. بەڕاستی داواکارین شوێنێکیان بۆ بدۆزێتەوە و ئەوانیش مافی خۆیانە کە حەزیان لەو جۆرە وەرزشەیە و ئێمەش مافی خۆمانەیتە داواکارین کێشەکەمان بۆ چارەسەر بکەن. لە وەرگاکانتان تێک چۆ بەهۆی ئەو وەرزشانەوە؟ بەڵێ بێگومان لە چەند شوێنێک زیاتر لە 10 بۆ 15 شوێن بەهۆی ئەو جۆرە وەرزشەوە لە وەرگاکانی ئەمە تێک چووە و دیمەنێکی ناشرینی بەخشیوە بە ناوچەکە.